بەردەوامی لە هەوڵ و تواناکانم بۆ سەرخستنی لیستی 190 پارتی دیموکرات و داوا لە خەڵکی دەڤەری شارە زۆر و زەڕایان دەکەم دەنگی خراندنە لیستی 190 لەبەرەوە ئاوادانی دەستی ئاوادانی بگاتە ئەم منتیقە پارتی واتە ئەمنیێت ئاسایش ئاوادانی دیفاعکردن لە خاکوونەتەوە و نیشتمان تۆ بڕوانە لە هەر کوێکی ئەم شارانە ئەگەر ئاڵایەکی پارتی بینی ئاڵایەکی کوردستان لە تەنیشتێ بینی بۆیە هەمیشە پارتی بەرگریگارێکی سەرسەختی گەلی کوردستانە خەڵکی کوردستانە ئەم خاکەی ئەم نیشتمانەیە بۆیە دا لە خەڵکەکەیکەم بە هەمومانە بتوانین لیستی 190 سەرخێن و دەنگمان بدەینە لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان. بەڵام من پێم وایە ئەم هەڵبژاردنە لە چاو هەڵبژاردننی پێشووترا ئێمە لە سەرکەوتنای دەنگکانمان زۆر لە هەڵکشان و بەرزبوونایە داعش لە خەڵکەکەم زیاتر هەوڵ بن بۆ ئەوەی دەستی ئاوادانی ئەوەی کە لە هەولێر و دۆهۆکێ بگاتە ئەم دەڤەرەی ئێمەش و ئاوادانی بگاتە لای ئێمە. خەڵکی سلێمانی هەردەنگمان بۆ لیستی 190 پارتی دیموکراتی کوردستانە و هەر بۆوانشە شەمانەیەوەکو هەولێر و دوهۆک و زاخۆ ئەو شوێنانە کە خزمەت بە شاری سلێمانی بکرێت کە ئەو خزمەتش کە بە شاری سلێمانی بکرێت چونکە هیچ خزمەت گوزارێ نەکراوەی ڕاستپێ لە شاری سلێمانی و کاش کەسێکیش لایەنگیری پارتیش بێت کاش کەسێک لایەنگیری پارتی بێت هیچی بۆ ناکرێت لە سلێمانیە وەکو ئافرەتێک و گەنجێک لەبەر ئەوە دەنگین بە پارتی دیموکراتی کوردستان چکە ئەزانین چ خەباتێکی کردو و پلان و پرۆژەکانی لەبەرچاوی هەمووانە کە بەتەمای چێ بیکات و چیشی کردو لە مێژووە بۆیە دەنگین بە پارتی دیموکراتی کوردستان وەکو ئەم زۆنی ئێمەکەتیان و سلێمانی و چواردەوری ئەمانەیە وەکو هەولێر و دهۆک و زاخۆ ئێمەش و ئاوەدانی و ئارامی بە ئێمە بگات و سەرکەوتن بۆ لیستەکەمان بێ. پارتی 78 ساڵە مێژوویەکی بێوچانیە لە خەباتی چەکداری و سیاسی گەلی کوردستان 78 ساڵە گڕی ئاراستە ئەکرێت بەڵام هەرگیز ناسووتێت 78 ساڵە ئەکوژرێت بەڵام هەرگیز نامرێت پارتی هۆکاریم پێشەنگ بوون و لە لووتکەی بوونەیدا دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە شوێنکەوتەی ڕێباز و عەقیدەی بارزانە و کورتپەروەری و نیشتیمان پەروەری لە پێشنەی کارەکانیدا بووە بۆیە هەمیشە بەجێگیری دەبێنێتەوە چونکە حزبی نیشتیمان و خەڵکن. بۆچی هاتوون بۆ ئێرە ئەمڕۆ بۆ چۆن پشتگیری لە پارتیەکەن؟ وەڵا بە گیان و بەدڵ بە گیان و بەدڵ داوا لە خەڵکی زەڕایەن و هەڵەبجە داوا ئەگەڕێن بۆ هەموو کەس ڕێبا بە پارتی. بۆچی خەڵک دەنگ بە پارتی؟ وەڵا لەبەر چاکی ئەی مامە تۆ چۆن داوا چیە لە خەڵک دەنگ بە پارتی تۆنیش بە پارتیەکەنێەوە؟ من لە 1970 تا ئێستا پارتی لە شۆڕشی لولم ئەو کاتە مەلایی بوو
هایسا پارتی موان بیل پارتی او تمثیلی بو ناکم هەڵگرسانی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان بە سەرکردایەتی جەنابی بارزانی نامێر خوێن و هەڵمەت و قوربانیدانی عەشیرەتی کاوگۆزی لە پێناو ئەم ڕێبازە بەردەوام بۆ هەتاوکو ئێستاکەش بۆیە ئەمە شتێکی تازە نییە ئەم عەشیرەتە خوێنی داوە بۆ خاک بۆ کوردستان و بۆ پارتی دموکراتی کوردستان ئەوانەی کە لێرە دەیبینی ڕۆڵەی پێشمەرگە ڕۆڵەی کەسانی خاوەن شەهید کەسانی خاوەن مەبدە کە هەمیشە ڕێبازی بارزانی لە سەروی هەموو شتێکەوە بووە بۆیە خزمەتکردنی لیستی 190 پارتی دموکراتی کوردستان بە ئەرکی سەرشانی خۆمان دەزانین لە پێناو سەقامگیریەکی زیاتر و ئاوەدانی و ئارامێکی زیاتر و لە پێناو پاراستنی قەوارەی هەرێمی کوردستان خەڵکی ئەم دەڤەراڵێن بۆ ئەم جارە پارتی تاقی دەکەین پارتی بەچی تاقی دەکەن بێگومان پارتی بێبەش بووە لە حکومڕانیکردن لە سنووری پارێزیای سلێمانی و هەڵەبجە و ئیداری ڕاپەڕین و ئیداری گەرمیان بۆیە بۆ جارێکیش بێت پێویستە هاوڵاتیانی ئەم شارە پارتی دموکراتی کوردستان تاقی بکەنەوە هەتاوەکو ئەو خزمەت گوزاریانەی کە لە ناوچەکانی تر هەیە بتوانن بیگەێنن بەم ناوچانەش بۆ خزمەتی ئەم خەڵکە بکرێت چونکە بەڕاستی بێنازیەکی زۆر بەم سنوورەوە دیارە ئەم شارۆچکەی کە جەنابەت دەیبینی تەنها لەبەرەوەی کە زۆرینەیان پارتی دموکراتی کوردستان بوون تەنانەت جادەکەشیان بۆ قیل نەکرا هەتاوەکو لەم دوایانە جوسایدەکەی وەدان ئێمە ژۆکو زەڕایەنی پێ خۆشحاڵین بەهاتنی و هیوای سەرکەوتنیان بۆ خۆست ئێوە بۆچی دەنگ بە پارتی ئەدەن ئێمە لە 76 خۆم هەر پێشمەرگەی پارتی بوو تا ئیسا هیچ دایەکمان نەکردو بەرە هیچ دایەک ئەوترێ پارتی لە هەر شوێنەی بێ ئاوادانی لەوەیە ئێوە دەنگ دنەوە پارتی بۆی ئاوادانی بگەڕێتەوە ئینشاڵڵا چاوەڕێەوەی لەکەین چاوەڕێ ئاوادانی لێک سپاس بۆ عەشەتی داوگۆزی بۆ ڕێسمیە بەراسیمە بۆ تەرسیمی سیسەونەوەی پارتی دیموکراتی کوردستان من سەرجەڵی لالانۆری خەلیفێ نسم برای حاجی ئەلکەوت کاندیدی ژمارە 7 لە لێسی سەونەوەی پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوە هەموو خەڵکی کوردستان دەزانێت حاجی لە وڵاتی ئەڵمانیا لە چاودێریایە لە خەسەخانەیە بەوەی نەخۆشێکی نالەبار کە تووشی بووە بەڵام ڕێی سەرکردایەتی و ئەوانە بوو کە بەردەوام بێت لەسەر پرۆسەکە ئێمەش هەڵمەتی بانگەشەمان بۆ دەست پێ کردە داوا لە هەموو دۆست و خزمان و لایەنگرانەکەن دەنگ بە حاجی بدەن دەبەرەوە حاجی گشتی شایەتی بۆ دەدا بۆ ئەوەی کە 4 ساڵی ڕابردوو چی کردەوە لە خزمەتی خەڵکداوە بە بێجیاواسی Destino
بانگەشەی پارتی بانگەشەیەکی تەندروستە لە چوارچەوەی یاساکانی یاسای هەڵبژاردنە و پارتی دیموکراتی کوردستان چەترە بۆ هەموو عەشرەتەکان لە ژێر ئەم چەترە کە ناوی پارتی دیموکراتی کوردستان پرۆژەکانی پارتی وای کردووە کە هەموو خەڵکی کوردستان و هەموو خەڵکی ئەم ناوچەیە بە شێوەیەکی زۆر گرم پێشوازی لە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان چونکە نوێنەری یان کاندیدی حزبێک کە توانی خۆی بیسەلمێنێت کە خزمەتکاری ملەتە کە توانی بیسەلمێت کە بەرگری لە کەیانی هەرێمی کوردستانە و هەروەهاش بەرگری لە مافی خەڵکی کوردستانە بۆیە پێشوازێکی گەرم دەکرێت لە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان. خەڵکی ئەم دەڤەرە ئەڵێن ئەم جارە پارتی تاقی دەکەینەوە دەمانەوێت دەستی ئاوەدانی و خزمەتگوزاری و ئارامی و خۆراگری لەم سنوورەش بەردەوام بێت ئەم هەڵوێستیان چۆن نەبێت؟ طبعا بەداخەوە وەکو جنابتان ئاگادارن حکوومەتی هەرێمی کوردستان فەرق و جیاوازی ناکات لە ناوچەکانە لە بنیێوانی ناوچەکانە و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خزمەتی هەموو ناوچەکانی دەکرد بەڵام بەداخەوە ئەو بودجەیە کە تەرخان کرابوو بۆ پرۆژەکانی هەڵەبجە و سلێمانی جێبەجێ نەدەکرا لەسەر ئەرزی واقع بۆ ئەوەی پەیامێک بنێرن بۆ خەڵکی ئەم دوو سنوورە کە ئەنه حکوومەتی هەرێمی کوردستان فەرق و جیاوازی دەکات لە کاتێکە خۆی بودجەکەی تەرخان دەکرد بەڵام پرۆژەکان جێبەجێیان نەکرد لەسەر ئەرزی واقع بۆیە بینیت کە حکوومەت خۆی هاتە مەیدانەوە خۆی ئەو پرۆژانە جێبەجێ کرد پرۆژەکانی هەڵەبجە پرۆژەکانی گەرمیان پرۆژەکانی رانیە و کۆیە هەمووی خۆی بە خۆی جێبەجێ دەکات بۆیە خەڵکی ئەم ناوچەیە هیوایان بە حکوومەتی هەرێمی کوردستان و بە پارتی دیموکراتی کوردستان و بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ئینشاء ئەڵڵاش چۆن لەم قۆناغە سەلماندمان کە ئێمە بەرگریکاری مافی خەڵکی کوردستان و خەڵکی ئەم دەڤەرە لە داهاتوش بە هەمان شێوەیە. وەکو گەنجانی پارێزگای سلێمانی و دەوروبەری ئێمە لەبەرەوەی پارتیمان هەڵبژاردووە وەکو شارەکانی هەولێر و دووەکی لێ بکەن ئەم زەڕایەنە لە ڕووی خزمەتگوزاریەکە وەکو دوهۆک و زاخۆ ئەو ناوی لێ بکەن و خزمەتگوزارەکانی ئێش بگاتە ئێراکانەوە لەسەر دەستی پارتی دیموکراتی کوردستان. پارتی دیموکراتی کوردستان کە بانگەشەی ئارامی و ئاوەدانی و پێکەوی و خۆڕاگریەکە بۆیە هەموو جەماوەری بە شەرەفی کوردستان و بە تایبەتی هەموو عەشیرەتەکان لە سنوورەکە پاڵپشتیان بۆ لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان دووپات کردوەکەەوە. ئێمەوەکو گەنجان لە شاری سلێمانی هاتوین پاڵپشتی خۆمان بۆ لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان دووپات بکەینەوە لەبەرەوەی دەنگدان بە لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان دەنگدانە بە کوردستانێکی بەهێز دەنگدانە بە ئاوەدانی و ئارامی و خۆشگوزەرانی و سەقامگیری لە تەواوی کوردستان
داواکارم لە تەواوی گەنجان لە دەوروبەری سلێمانی لە شاری سلێمانی دەنگدان با بۆ لیستی ١٩ پارتی دیموکراتی کوردستان بێ بۆ ئەوەی ئەو خۆشگوزەرانی و ئاوادانی کە لە شارەکانی دیکەی کوردستان هەیە بگوازرێتەوە بۆ سلێمانی و دەوروبەری و بە هەموو توانا و قودرەتی پارتایەتیمان لە خزمەتی شاری سلێمانی ئابین.